لە ئێستادا پێم ڕاگەیاندراوە کوردستان بەجێ هێڵم بە پێچەوانەوە وا دیارە بڕیاریان داوە بە زەبری هێزی حکومی هەڵبکوتنە سەرماڵەکەم و لە کوردستان دوورم خەنەوە. هەر بۆیە بڕیارم داوە کە وەک کۆڵەگەیەک ڕوبەڕووی ئەم پیلانگەڕیە ببمەوە. سلێمانی 5 ڕۆژی سەخت بەڕێ دەکات. لاهور شێخجەنگی پلانەکەی بافڵ تاڵەبانی تێکدا یان دەبێت ئەو کردەیە پێش بخات کە بڕیاری لێدا بوو یان دەبێت بیگۆڕێت بە پلانێکی تر. هەفتەی ڕابردوو تا ڕادەیەک بێدەنگی باڵی کێشا بەسەر شاری سلێمانی و نێوخۆی یەکێتیدا بە شێوەیەک لە دوای 20 تەمووزەوە وردە وردە خەڵکی و بەرپرسانی یەکێتیش چوونەوە سەرکاری ڕۆژانەی خۆیان. ئەوانەی پێشتر لە ئاراستەکەی لاهور شێخجەنگی بوون پەیتا پەیتا ڕێی دەباشانیان گرتەبە. دۆخی نوێ بۆ هەندێکیان شەفاعەت بوو، بۆ هەندێکی تریشیان سەردانەکانی دەباشان نەی خوارد و سەرنجام فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچوو. بێدەنگی هەفتەی ڕابردوو بێدەنگی پێش زریانەکەیە یاخود پشووە بۆ گێمێکی دیکەی یاریەکە. پەیامەکەی ئێوارەی ڕۆژی دووشەمەی لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی کە جەختی کردەوە لەوەی ناچێتە ژێرباری جێهێشتنی کوردستان و تا دواسا دەمێنێتەوە. پێدەچێت هاوکێشەکەی لە ئاراستەکەی بافڵ تاڵەبانی تێکدا بێت چونکە ئاراستەی دووەم بەنیاز بوو. تا ڕۆژی هەشتی ئەم مانگە لاهور شێخجەنگی ناچار بە جێهێشتنی کوردستان بکات و دواتریش لەگەڵ لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان کۆبوونەوە بکات و یەکێتیە نوێیەکەی کە لە میدیاکان و لە سەرزاری بەرپرسانی ئەو حیزبە بۆتە دروشم بۆ لایەنە سیاسیەکانی دیکە بخرێتە ڕوو. زانیاریەکانی شار پرێزباز لەوە دەکەن هەفتەی ڕابردوو بە فڕۆکەیەکی تایبەت هاوژین و منداڵەکانی لاهور شێخجەنگی و دایکی لاهور جەنگی نێردراونەتە دەرەوەی وڵات. بۆیە پێدەچێت لاهور شێخجەنگی خۆی بۆ ڕۆژانێکی سەختی ململانێ ئامادە کردبێت. پێنج ڕۆژی داهاتوو چی ڕوودەدات؟ لە دوای پەیامەکەی ڕۆژی دووشەمەی لاهور شێخجەنگی دوو کاردانەوە دروست بوون. یەکێکیان چاوەڕوانکراو بوو، ئەویش هاتنە سەرخەتی میدیاکانی ئاراستەکەی بافڵ تاڵەبانی بۆ وەڵامدانەوەی پەیامەکەی لاهور جەنگی تا گەیشتە بڵاوکردنەوەی دان پێدانانی بازرگانێک کە باز لەوە دەکات لەلایەن براکانی لاهور شێخجەنگیەوە زیندانی کراوە و مڵک و ماڵەکەی دەستی بەسەرداگیراوە. تەلەفۆنەکەی لێوەرگتم و کە تەلەفۆنەکەی لێسەنوانە یەکسەر چۆدیۆ دەرگای کابینەکە داخرا لەو دیوە. ئیتر هەستم بە قەلەقەیەک و وەسەتی نەفسی خراپ کرد. تەلەفۆنەکەی یەک کەس لە عایلەکەی خۆت تەلەفۆنی بۆکەی ئەڵێ چیمان هەیە؟ هی خۆم، هی دایکم، هی خوشکەزام، هی خوشکم، هی برا، ینی ئەمەی ناو عایلەی خۆتە تەسلیمی ئاکۆی شێخجەنگیە. کاردانەوەی دووەمیش کە چاوەڕوان نەکراو بوو میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان بوو کە هاتنە نێو ململانێکەوە کە لە دوای هەشتی تەمووزەوە تا ڕۆژی 2 ئاب بێدەنگیان هەڵبژاردبوو. بەڵام ئیدی ئەوانیش دەستیان کرد بە بڵاوکردنەوەی هەواڵەکان و جم و جوڵەکان. بڵاوکردنەوەی دان پێدانانەکان هەرزوو نیگەرانی بەشێک لە سەرکردە و کادرانی یەکێتی لێکەوتەوە و داوای ڕاگرتنی ئەو هەنگاوەیان کرد کە میدیا فەرمیەکانی یەکێتی و نزیک لە کوڕانی تاڵەبانی بانگەشەی بڵاوکردنەوەیان دەکرد. سلێمانی جارێکی تر شەوێکی سەخت و دووردۆنگی بەڕێکرد. شەوی دووشەممە ماڵەکەی لاهور شێخجەنگی لە گردی سەرچناری شاری سلێمانی جمەی دەهات لەو کەسانەی لە ناو شار و دەرەوەی شاری سلێمانی پاڵپشتی خۆیان بۆ دەربڕی. کۆمەڵێک گەنج بەچەکی سووک و مامناوەندەوە بیندران و وێنە و ڤیددیۆیان بڵاوکرایەوە. لەلایەکی ترەوە بڵاوکرایەوە کە هێزانەکانی یەکێتی لە دەباشان و قەڵاچوالانەوە لە حاڵەتی ئینزاردان. ئەمە بۆ جێی نیگەرانی و دڵەڕاوکێ لە نێو دانیشتوانی شار بەگشتی و یەکێتی
نیشتێتیەکان بە تایبەتی کە ئاخۆ چی ڕوودەدات ئەگەر هەردوو لایانی هاوکێشەکە ڕوبەڕووی یەک بۆستنەوە و هێز بەکار بهێنرێت وەگەوەی خودی لاهور شێخجەنگی دانی پێدانا ئەگەر بافڵ تاڵەبانی داوای جێهێشتنی کوردستانی لێکرد بێت ئەوە بە ئەگەری زۆرەوە بافڵ تاڵەبانی پلانی بیداناوە بۆ ئەوەی لاهور شێخجەنگی ئەو داواکاریە ڕەت کاتەوە بەڵام ئاخۆ پلانی بی بافڵ تاڵەبانی چی دەبێت بۆیە هەموو چاوەکان لەسەرەوەن 5 ڕۆژی داهاتوو سلێمانی ڕۆژانێکی قورس بەڕێ بکات هەرچەندە دەبێت هەموو جوڵەکانی هەردوو لە زۆر بە پلان و بێ هەڵە بەڕێوە بچن چونکە هەر هەڵەیەک ئەم ڕیسەکەیان دەکاتەوە بەخوری و هەم کۆی هەرێم و حیزبەکەیان بەتایبەت دەخاتە بەردەم مەترسیەکی گەورەوە.